بەپێی زانیاریەکان لە سەرەتای ساڵی تازەوە بەغدا و هەرێم لەسەر کێشاڵپە سێدراوەکانی نێوانیان بە نێوەنگیری نەتەوەیەکگرتوەکان لەسەر مێزی گفتوگۆ کۆ دەبنەوە. بەڵام تا ئێستا دیار نییە شاندەکە هەرێمی کوردستان هەمان ئەو کەسانە دەبێت کە پێشتر لەگەڵ ناوەند کۆ دەبنەوە یان ئەم جارە سەرجەم حیزبەکانی کوردستان نوێنەریان لە وەفدەکە دەبێت. ئێمە خۆمان کۆمەڵی سەمی قبوڵ ناکەین لەبەرەوەی چکە پێمان وایە ئێستا ئەو قەیرانەی کە هەرێمی کوردستان تێکەوتووە کۆمەڵێک لە ئەحزابەکانی هەرێمی کوردستان چەند حیزبێک دەتوانم باسکەم بڵێم ئەو قەیرانە دروستکە ناکرێت بەڕاستی خۆم بە نوێنەری خەڵک بزانن. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک قبوڵی ناکەین پارتی و یەکەتی بە تەنها وەکو جارانی پێشوو بە ناوی میلەتەوە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن و بە دۆڕاوی بگەڕێنەوە. خەڵکی گەیشتە وەزعێکی زۆر خراپ گەیشتە ئاستێک کە بەڕاستی ناتوانانی بژێوی ژیانی خۆی سەرەتایی خۆی دابیم بکە بۆیە پێمان وایە ئێمە ئەولاترین لانەکانی تر وەکو کۆمەڵ و گۆڕان ئەتوانین بڵێن ئەولاترین لە خەڵکی تر بچین لەگەڵ حکوومەتی عراقی گفتوگۆ بکەین ئەوانەی کە دۆڕاون ئەوانەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان بەرەو ئەو قەیرانە و وەزع برد زۆر ئاساییە و حکوومەتی عراقیش پێی خۆش دەبێت تا ڕادێک لەگەڵیان دابنیشی بۆی کۆمەڵێک خاڵی تر کۆمەڵێک مەساڵحی تری خۆی بەسەری نەبستە پێێنێ ئەوانیش دەبێت بۆ مانەوەی خوان بۆ مەساڵحی ژیانی خوان و گوزەرانی خوان و حیزبەکەی خوان بێن کۆمەڵێک ئەم دەستکەوتنی هەرێمی کوردستان دیسان ئەوانیش بەزای عەبدن. بزوتنەوەی گۆڕانیش هاوشێوەی کۆمەڵ ئیسلامی پێی وایە نابێت پارتویەکەتی بە تەنها گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەن. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی و حیزبەش دەڵێت دەبێت بە زووترین کات حکوومەتی هەرێم هەڵبوەشێتەوە و حکوومەتێکی کاتی دروست بکرێت و ئەو حکوومەتە بچێتە بەغدا دانوستان بکات بە ناوی کوردەوە نەک ئەو حکوومەتە شکست خواردووە کە هەمیشە و ڕێکەوتنانەی کە لەگەڵ بەغدای کردووە لە پێناو بەرژەوەندیەکانی هەندێک بازرگانی بەرژەوەندی خوازی ناو یەکێتی و پارتی بووە. ئێستا بەغدا مەساوێکی دۆڕا و تەمەشایان دەکاتن ئەو پێگەیان نییە کە بچن بە تەنیا پارتی و یەکێتی لە بەغدا نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەن بۆیە ئێمە داوای هەڵوەشاندنەوەی ئەو حکوومەتەمان کردو و دامەزراندنی حکوومەتێکی کاتی ئەو حکوومەتە ئەرکێکی گرنگ و هەنووکەیی لەسەر شانە ئەوش دروستکردنی وەفدێکی هەمەلایەنە تاکو ئەو وەفدە بچی لە بەغدا نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکە داوای مافەکانی هەرێمی کوردستان بکە. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش پێی وایە ئەگەر ئەو شاندەی کە دەچێتە بەغدا لە نوێنەرایەتی سەرجەم حیزبەکان و پەرلەمانی کوردستان پێک بێت ئەوە سەنگ و قورسایی زیاتری دەبێت. باشترین ڕێگاوەیە کە ڕاستەوە خۆ لایەنە سیاسیەکان لە ڕێگەی پەرلەمان و حکوومەتەوە گفتوگۆ بکەن لەگەڵ بەغدا بە هاوبەش و بە یەکدەنجی و ئەوە خزمەتی زۆری گەلی کوردستان دەکەوە پشتگیریەکیش دەبێتن بۆ دابینکردنی نسبەتی ١٧٠ و هەروە گەیاندنی پەیامی کوردستان بە بەغدا. کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی هەرێم و بەغدا لە کاتێکدایە نێوماڵی کورد لە ئێستادا لە خراپترین دۆخیدایە و داوای هەڵوەشاندنەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکرێت بۆ شکست هێنانی لە جێبەجێکردنی ئەرکەکانی و عەبادی ژمارەیەک مەرجی قورسی لەسەر هەرێم داناوە بۆیە پێناچێت تا کورد نێوماڵی خۆی ڕێک نەخاتەوە و هەموو حیزبەکان بەیەک تیم لەگەڵ بەغدا گفتوگۆ نەکەن ئەوە هیچ کۆبوونەوەیەک بەرهەمدار بێت بۆ کورد بەڵکو بە پێچەوانەوە هاوشەوی کۆبوونەوەکانی تر هەرێم بە دۆڕاوی لە بەغداوە بگەڕێتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.